بریکاری وەزارەتی پێشمەرگە ئاشکرای دەکات هێشتا هیچ کەسێک لاسەر بازرگانیکردن لەگەڵ داعش دەستگیر نەکراوە. زیاتر لە ساڵێکە لیژنەیەکی بەدواداچوون و لێکۆڵینەوە پێگەێنراوە بۆ پرسی بازرگانیکردن لەگەڵ داعش، بەڵام هێشتا هیچ بەرەو پێچوونێک لە ئاکارەکانی ئەو لیژنەیەدا ئاشکرا نەکراوە کە لە سەرەتای دەرکەوتنیدا بوو بە باسی ڕۆژ لە هەرێمی کوردستان. سەرەتا وا ڕاگەێنرا 15 کەس با تۆمەتی تێوەگلانیان لەو پرسە دەستگیر کراون، بەڵام لە تازەترین لێدوانیدا بۆ NRT ئەنووری حاجی عوسمان بریکاری وەزارەتی پێشمەرگە ڕایگەیاند تا ئێستا کەس دەستگیر نەکراوە. کەس دەستگیر نەکراوەوە حەزەکەم لەو لیژنەکە بپرسەوەی بڵێن یەکەم جار باسی 15 کەسیانە کرد ئەوانە چیان بەسەرە کەس نەگیرەوە. ئەگەر لەوان بپرسی تێگەی شتەکە چۆنە. بەڵام لیژنەی سامانە سروشتەکان لە پەرلەمانی کوردستان دەڵێ بەردەوامن لاسەر بەدوەداچوون بۆ دۆسیەی بازرگانیکردن لەگەڵ داعش و چەند تۆمەتبارێک هەن کە دەبێت دەستگیر بکرێن. ئێستا بە خەنەقی گەورە و قوڵ چاڵ کراوە واتە ڕێگری و استحکاماتی بۆ کراوە کە هەوڵ بدرێ ئەو جۆرە بازرگانیانە نەکرێ و بەردەوام ئێمە لەفەلای ئێمە کراوەیە دامان نەخستووە و داشی ناخین بۆ ئەوەی کە هەر کەسێک بازرگانی لەگەڵ داعشا بکە بەو شێوەی و لەم دۆخی هەرێمی کوردستانە بە تونترین سزای بگەینین کە داوامان کردووە بە مادەی 4 تیرۆر دادگایی بکرێن بۆی کە تونترین سزایان بکرێن. تا ئێستا 15 کەس دەستگیر کراوە و خەڵکی تریش بەڕێوە. لە سەرەتای ئەم ساڵدا وەزارەتی بەرگری رووسیا لە ڕێی بڵاوکردنەوەی چەند بەڵگەنامەیەکەوە ئاشکرای کرد بە شەکلانە و تیژە دەسەڵاتی داعش بارێمی کوردستان داهەناردە دەکرێت بۆ تورکیا. هەر ئەو کات وتەبێژی حکوومەتی هەرێم زانیاریەکانی وەزارەتی بەرگری رووسیای ڕەت کردەوە. یەشقادر NRT هەولێر.